هەر سەبارەت بە ئەم کۆنگرە جیهانیەی میدیا ئێمە لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر جوتیار عادل سەرۆکی فەرمانگەی میدیا و زانیاری کە ڕاستەخۆ لە ئەبوزەبیەوە لەگەڵماندایەوە سەبارەت بە بەشداریکردنیان لە ئەم کۆنگرە جیهانیدا پرسی زیاتر دەکەین. کاک دکتۆر جوتیار شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. ئێوە بەشدارن لە کۆنگرەی جیهانی میدیا. گرنگی ئەم کۆنگرەیە و بەشداریکردنی ئێوە وەکو فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان چییە؟ ئێوارەتان باش، سپاس بۆ میوانداری و ڕەخساندنی ئەم دەرفەتە. ئامانجی سەرەکی بەشداری فەرمانگەی میدیا و زانیاری کە بۆ یەکەمین جار لەلایەن ڕێخەری ئەم کۆنگرەیە بانگێشەکرێت بۆ بەشداری لەو کۆنگرەیە. ئامانجی سەرەکی ئەوەیە نیشاندانی هەرێمی کوردستانە و حکوومەتی هەرێمی کوردستان وەکو لە چوارچێوەی سیاسەتی ناساندنی هەرێمی کوردستان یان بە بازارکردنی هەرێمی کوردستان بە حکمەوەی هەرێمی کوردستان وەکو قاوارەیەک شوناس و مێژوویەکی تایبەتمەندی هەیە بە بەراورد لەگەڵ چ لەسەر ئاستی عێراقیان لەسەر ئاستی ناوچەکەیە. ئەمە ئامانجی سەرەکی بەشداری حکوومەتە لەم ئیڤێنتە و لە هەمان کاتیشدا بۆ ناساندنی فەرمانگەیە بۆ ئەم ئاژانسە هەواڵیانەی کە بەشدار بوون لەو ئیڤێنتە لەم ڕووداوە کە گرنگ بوو لای ئێمە پەیوەندیەکان لەگەڵ ئەم ئاژانسانە دروست بکەین بۆ دڵنیابوون لەو هەواڵانە و لەو سیاسەتانەی کە پەیوەست بە حکوومەت و چالاکیەکانی حکوومەتە هەیە لە ڕێگای فەرمانگەی میدیا و زانیاری پشتڕاست بکەنەوە و لە هەمان کاتشدا بەڕێستان ئاگادارن کە جۆرێک لە غیابێک دەتوانم بڵێم لە ناوچەی یان لە وڵاتانی عەرەبی هەیە بە تایبەت لە وڵاتانی کەندا و حزوری هەرێمی کوردستان و ئەمانە لە خاڵی ترێشە طبعاً شان بەشانی وڵاتەکانی تر ئەمڕۆ لە پێشوەچوونی تەکنەلۆجیە و بە تایبەت زیرێکی دەست کرد کە ڕوبەڕووی هەموو جیهان بۆتەوە. ئەمڕۆ ئیعلامیش یەک لە تەحەدیەکانی مەسلەی زیرەکی دەستکردە و کۆمەڵ لە بابەت و تەوەری تر کە گفتوگۆ ئەکرێ بۆ بەیانی و دوو بەیانی. ئێمە داوارین ئێمەش لەوێ بتوانین وێنەی حکوومەت و وێنەی هەرێمی کوردستان بگوازینەوە. زۆر باشە کاک دکتۆر جوتیار، ئێوە باسی کۆمەڵی مەسلەی گرنگتان کرد لە بەشداریکردنتان لەوێ بۆ ئەوەی ڕووی گەشتی نەکرد حکوومەتی هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان و میدیاش لە کوردستان بەگشتی بەڕای ئێوە میدیای کوردی ینی جگەل لە فەرمانگەی میدیا و زانیاری توانیمێتی ڕوویەکی گەشتی جوانی میدیای کوردی و ئازادی کوردستان بگەیەنێت؟ بێگومان ئەو بابەتەش یەک لە تەوەرەکانی گفتوگۆیەکان دەبێت بۆ بەیانی و دوو بەیانی بە تایبەت پەیوەست بە ڕۆڵی میدیا لە وشارکردنەوە و پەروەردەکردنی بە تایبەت گەنجەکان و لە هەمان کاتیشدا وەکو بابەتێکی یان سمەیەکی جوانی هەرێمی کوردستان کە ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەگەری هەیە و بەڵام دیسانەوە تەکید لەسەر بابەتێکی زۆر گرنگیان کرد مەسلەی ناوڕۆکی هەواڵ و ناوڕۆکی ئەو بابەتانەی کە لە پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا بڵاوەکرێنەوە. پێویستە هەموو حکوومەتەکان شان بەشانی یەک بتوانن گەنجەکان پەروەردە بکەن و فێریان بکەن کە بتوانن خۆیان دڵنیا بکەن لە ناوەڕۆکی ئەم شتانەی کە بڵاوەکرێنەوە لە هەمان کاتشدا دڵنیا بن لەو سەرچاوەی کە هەواڵ بڵاوەکرێتەوە. ئێمە لەو چوارچێوەدا توانی ومانەکە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانیش لە چوارچێوەی مەسلەی ڕاگەیاندن و بوونی ئەم هەموو کەناڵانەی لە هەرێمی کوردستان کە ئەمە سیفەتێکی گرنگی و جیاکاری ئەکات لە بەنسبەت هەرێمی کوردستان کە ئازادی ڕادەربڕین هەیە. زۆر باشە، زۆر بەڕێز دکتۆر جوتیار عادل سەرۆکی فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لە ئەبوزەبیەوە لەگەڵمان بووی. گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. کاتمان هەر ئەوەندە بوو. سپاس بۆ تۆ، شەوتان باش.